شتێکی کۆمەڵگایە حەزی لێیە نیشتیمانیشی خاوێن و جوانی بێت دەبێت سەرەتا لە خۆمانە دەست پێ بکەین بۆ ئەوەی دەوروبەرمان هەم ژینگەمان پاک و خاوێن بێت هەم استفادە هەیە بۆ تەندروستی خۆمان لە ڕووی تەندروستیەوە و لە ڕووی ڕاکێشانی گەشتیارانیشەوە لە سەیرانگەکان بەتوانێت بپارێزرێت پاک و خاوێن ڕابژێرێت هەر یەکێکمانەوە دەبێت لە خۆمانە دەست پێ بکەین اینجا دەوروبەری خۆمان اینجا کۆمەڵگا بەگشتین دەستپێکی بۆ هەر شخصێکی کو vێت ژینگەهێ پارێزیت دەبێت ئەوڵ تش مۆڵە خۆ دەست پێ کرد کو مۆڵەوی ئەو تشتە کو بەس جهێ ژینگەهەوی یعنی جهێ نووسنەوەیە خواردنەوەیە جهێ ڕابوونەوەیە تربیەتەوەیە کو لازمە شوێنێ دەست پێ کرد ئەگەر تا شخصێک دیت غرفەوە پیسە تدید جلوبرگوی پیسە یعنی ترتیباتی ناکرد بارکم یعنی او بچیده کیوه ژینگه کیوه بچیده کیوه یعنی قطابخانه بید خسته‌خانه بید پیشانگک بید معملک بید کارگک بید هر شوینک بروید پارکک بید مولک بید هر شوینک بروید من باورم او شخصا یعنی هیچ ژینگه ناپارێزید نابێ ئێمە شاری خۆمان و وڵاتی خۆمانەها بە پرت و پیسی بەجێ بێڵین زۆر شتێکی ناشرین و قێزەوەنە بۆ هەموو لایە ئەم دخوازن تشتێکی پاقش بێ کۆلانە پاقش بکەن یعنی پیس نەبێ و باژارێمە پاقش بێ تشتێکی زۆر باشە یعنی ئەم ناخوازن پیس ببێت باژارێمە